باشە من نەیەکەم کەسم ناخی کەسم کەژنی تەلاق بدە. ڕاستەکەم پێگوتیە لە زیاتی خیانەت لێ بکەم ڕاستەکەم پێگوتیە لەوە زیاتر چی دەوێ؟ ئەوەندەم خۆش دەوێ نەمتوانێت خیانەت لێ بکەم. ئەی من هیچ خراپەیەکم هەبوو بۆ تۆ. خراپیت نەبووە. ئیتر بریارە و دامە. ئەو کەسە کێ؟ کەسەکە. دەمێکە پەیوەندیت هەیە لەک بڵیا. بەڵێ. باشە مەرجێکم هەیە. فەرموو. یەک مانگ لەسەرم بۆستە. لەبەر چێ؟ من هیچ گوناحێکم نییە. تۆ تەلاقم ئەیت. دەبە یەک مەرجیشم ڕازی بە. باشە. ڕازیمە. وا بۆ ماوەی ئەو مانگە با هیچ پەیوەندیەکتان نەبێت. لەبەر چی؟ هۆکارەکەی ئەزانیت. بەس ئێستا نا. نابێ ئێستا پێم بری؟ نەخێر پێویست ناکات. باش. باش ئەوش ڕازیمە. هاتم ياخذ بخير دقمتشو بخير بي بي جانا ماشي باشم تۆ چێنی؟ الحمد لله كويتو خوا هەر باش بی. ئەرێ چی بوو؟ خۆ لە ڕێگاگەم لە خۆم نەبووە تا گەشتمێر دە پێم بڵێ چی بووە؟ بخيزانة كم قوت خوا بەڕاستە؟ أري والله فيهم قوت خەی ئێ چی وت؟ والله هيس قسەی نەکرد. سەیرم پێ هات. بۆچی؟ نەتووڕە بوو نە هیچ. چۆنە بێ؟ سەیرم بێکشتی هات. چی؟ والله قوت یەک مانگ چاوەڕێم بکە. یەک مانگ. وای وای. چەندێکە خۆ دەستیمان پێکەی سەرێژ ناکەتە. ئەمە چیە؟ نا ئاسایی شادی یەک مانگ چاوەڕێ دەکەین. ئەی من و هەموو چاوەڕێی تۆم کرد ئێستا دیسان یەک مانگیش چاوەڕێکەم. یەک مانگ لەسەری ڕاوەدەستین. ئەوە چیە؟ ئەمجا سەری ئێوە ئەم داوە بێعەقلانیە چێیکە شێت بۆ تێک چۆ چیەوە؟ ئەمزانین چییە؟ ئەوش خێزانمە داچ منداڵەکانە. با ئەو مانگەش تەحەموڵ بکەین. هیچ لە مۆزوعی ناگۆڕدرێ. باشە؟ هەرمزانیەوە عەزیزترە. باشە ئەم مانگەش چاوەڕێکەم بەڵام لەم مانگە زیاتر نە. ئەی مشکلە نییە. باشە بەڵام وعدت دێمێ هیچ ڕێگیرێک نەبیتێن کە لە تەلاقبوونەکەی. منیژەوەمێت خۆی. بەڵام نزانی کوم داواکاریەکی هەبوو. ئەم جارەیان چییە؟ چیە دەبیڵێ؟ ئەزانی کو دەبیڵێ؟ دەڵێم ئەو مانگەی تۆزێک لێک دوور بین پەیوەندیمان پێکوان نەبیتن. جاوە چۆنە بێت؟ یەک مانگە مهم ئەمە بگەینە ئامانجی خۆمان. ئەو مانگە هەرچی هەبیتن با ببیتن. بەخوا ئەم ژنەی تۆ داواکاری زۆر زۆرە. باشە دەی منیژەوەمێت بەڵام لەم مانگە زیاتر تێپەڕ بکات من نابینیتەوە هاوە نەڵێ پێی نەوتم. دەستەکانت خۆشبی خەمت نەبی ئینشاءالله. ئێستاش برادرێکم هەندێک قماش و زیچ جوانی هینەیە باچین تەماشی بکەینێ. دەبا بڕێم زانچی وێناوم دەی لە گوڵەکەی هینەیە.